سڵاوی خوای گەورەتان لێ بێت چۆنە تەندروستان باشن هیوان باشی و سەلامەتی هەموو ئینشاءالله هەر باش و لەش ساغ و تەندروست دەبن ئینشاءالله باس ستادی مەستەرت ڕاستە بەس زانچی کردێت جەماعەیشەی زۆر قۆڕ کردێت والله هیچ قۆڕێکی باشە کردیە چاوتە ماز دەکەم زۆر عەزیزن ببورندونی بۆستم نەبوو کابرای گوتنی بڕگوێ تااقەت و شتەکانە بووم ئیز لە گۆڕنی ئینشاءالله باش دەبینەوە دێنێنە وەزعەکەی دووبارە و سێ بارە دووبارە دەست پێ دەکەینەوە ئێستاش لەگەر عەمە پۆمبا عەمە سپین سەلاو دەتینە باژێڕی تینجلی جەژنی دەکڕین ئەم کڕیتم دلی جەژن کڕێ وەڵای ئەم دلی جەژنم نەکڕێەوە من لەیلوچی لە خۆما زین چ دەکردنەوە دەماچ تاختەکانی بە قوربانتان دەبووم یەک پارچە دڵی منن زۆر عەزیز ئەمە چیت کرد بوو؟ کردەمەشە چیا؟ بەجددیەوە منم بەجددی زۆر سپی بەس ئەو فلتەرەی لابە بێ فلتەر بگرە کا بێ فلتەر بگرە یە قسمەرخیە زۆر نییە تو بێ سەردەرێتت کردەوە وەڵڵی برام نێزەرم کرد ئەوانم کردە سەر بە میتوانم ڕۆمەتم پژملم جێم باشە وەڵڵی پیا ئۆشتانی ناوێت لونەیە وەڵڵی بە ژیانم ڕێت خۆ هەفتەی چەند جار دەچی عەلاقی هەفتەی دوو جار دەچی ئەو خەتان دەدەین وەڵڵی ئەمن حەب مانگوو لێم نەدابوو وەڵڵی نازانم من ئەو شتانە ئەم چاوت سپی دەبی جوان دەبی هایدرۆفشالم مایە بکەم هایدرۆفشالش دەکەی ئەرێ وەڵڵی هایدرۆفشال بۆ تۆکسی لێرە دەکەم وەڵڵا بابم بەزمیوە نازانم مۆشتانەتی ئەمە بە ژیان مۆشتانە دەی دێرەوەمە هەر مافی لێر تێکەزەبێ ئەمە فی لێر دەی ئەمە ئاگالەیە بەرەبەردی گەلە قڕبا ماشەڵڵا ماشەڵڵا خەرگەم هاتێ ئاش قڕبا ئەتوو ئێستا لەو چاتی ساعت معاش دەگرتیا؟ ئەرێ وەڵڵا دوێ وەرەگرت ئینشاءالله هەموو کەسانێ معاش خۆر معاش وەدەن بەس بەجددی زۆر قڕبا زۆر قڕبا بەس سەر و سیارە دیارە یەک شتی دیارە جەماعەت چۆنن باشن ئەوڕۆ ڕۆژێ دایکۆنی ڕەقیبیان ڕۆژێ دایکۆن پیرۆزی ئینشاءالله یەک کۆمەر دەژی یەک کۆمەر هەر تەمەن درێژ و لەش ساغ ئینشاءالله بە قوربانم جەرجێم هەر بمینێ ئینشاءالله دەرگت دەخۆمێ وەزعەکەشمان ئەوهانە بۆ گەنابەتەما بۆ شتێکی جوانی لەبۆ بکەین ئەرێ وەڵڵا ئەی دەست خۆش ئیس ناتێ پێشێ ئەرێ وەڵڵا بە قوربان دەم تەمەن درێژ بی ئینشاءالله 100 ساڵ تەمەنە دەبێرە هەر بمینی قوربان عەزیز دڵی دڵ هاتمان گرتم لێ عاسمانە وەڵڵا زین چ سەوا یەک و چار باشە دوو گەڵم لەسەر یەک بردەوە بۆ سێ و چار دوو شەشم لەوە دێک مەسە پشتینە ئەجە برا گەورە عیب نەبی بەیاخە بنەنگرت ئەرێ وەڵڵا لە بنەنگرت دادنەوە چار پولم مام گوتم دەیەوە چێتە ڕات دوو شەشادە چاوڕێ ڕسمی کاکە حەمەدی بکەن ئەڵڵا ئینشاءالله زيبراي خم نادم احمد جانا قلب الساق زيبراي خم بردوراني يعني لو تهي لقى علي الشر اذا كان باشا او كاقع مش هذا كاقع مش بالموالي مش شهاده كاقع مش قول لي ايش كمان علي اري والله يلا بابا داكم باين تدري والله لين بردونيا ويران هذا خوي سندرنا بس على اساس اعمى اوجد ظن وكاري سركوتني من هم كاتب